بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە ئایندەی دۆستی نەوتی هەرێمی کوردستان دەکەین دوایەوەی کە لەژێر ڕۆشنایی دەستەی ناوبژیوانی پاریس حکوومەتی تورکیا بڕیاریدا بە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتێرم و پابندی خۆی بەو بڕیارە ڕاگەیان ماوەی دوو ڕۆژیشە هەناردەی نەوتێرەمی کوردستان بۆ بەندەری جیان ڕاگیراوە و ئەمڕۆژ وەفدێکی حکوومەت هەرێم لە بەغداد بوو بەڵام باز لەوە دەکرێت کە هیچ بەرەو پێشتونێک نەبووە بۆی کە هەناردەینەوە دەست پێ بکاتەوە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایندەی کەرتی نەوتێرەمی کوردستان چی بەسەر بێ و دۆخی موچە و دۆخی دارایی هەرێمی کوردستان و کاری ڕازیبوونی تورکیاش چییە بە بڕیارەکەی دەستەی ناوبژیوانی پاریس لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان قسە سەرم پرسان دەکەین کاکتۆر بەخێر سوپاسیامە زۆر سپاس دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێزت بۆ ئەو بڕیارەی دەستی ناوبژیوانی پاریس چییە و بۆچی لەم کاتەدا ئەم بڕیارە ڕاگەیەندراوە تورکیاش ڕەزامەند بوو بە جێبەجێکردنی بڕیارەکە بەناوی خوای بەخشندە و میهرەبان مانگی پیرۆزی ڕەمەزان لە جەنابتان و لە بینەرانی بەڕێزتان پیرۆز بێت پیرۆز بێت لە هەموو موسڵمانانی هەرێمی کوردستان لە ڕاستیە پێشبینی کراو بوو کە ینی چۆن پێشبینی کراو بوو کە قرارێک لە محکەمەی اتحادی دەرەچێت لە دادگای باڵای فدرالی دەرەچێت سەبارەت بە مەلەفی نەوت و غاز پێشبینی کراو بوو کە ئەو بڕیارەی دەستەی ناوبژیوانی ژووری بازرگانی نێودەوڵەتی پاریسیش لەم ڕۆژانەیە یعنی لەم ماوەیە دەرەچێت ینی پێشبینی کراو بوو بەڵام ڕاستیەکەی پێم وایە تەوقیتەکەی هاوا هەنگە لەگەڵ کۆمەڵێک فشاری نێودەوڵەتی کە لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەیە یعنی من پێم وانیەوە بە شێوەیەکی بەڵێ پێم وایە ئەوەی کە باس خواستی لەسەر بوو لە کۆتایی مانگی یەکی ساڵی ئەم ساڵ و مانگی دوو ئەو هەواڵە بڵاو بوویەوە کە قرارەکە دەرچووە لە دەستەکە و هەردوو تورکیا و عێراقیش ئاگادارن بەڵام هەردوو لایەن بێدەنگیان لێ کرد تا ئەم دوێنێ شەو یە پێرە شەو لە پڕ ئەوە بڵاو بوویەوە کە تورکیا عێراقی ئاگادار کردوتەوە کە ئەو قرارەکە دەرچووە و پابەندە بێ پێەوە ئەو دەستی چیەکە دکتۆر ئێوە بۆچی عێراق لەگەڵ تورکیاش پەنیان بردوتە بۆ دەستی ناوبژیوانی پاریس بۆچی لەوێ دۆسی ئەو هەناردەکردنی نەوتە لەوێ یەکلا کراوەتەوە خۆی لەو ڕێککەوتنامە نێودەوڵەتیانی کە ئەکرێن هەمیشە شوێنێک دیاریەکرێ بۆ ئەوەی کە گەر کێشەیە هاتێک پێشەوە پەنای بۆ ببرێ بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشانە عێراق و تورکیا لە ساڵی 1973ەوە ڕێککەوتنێکیان هەیە سەبارەت بەو بۆریەنەوتەی کە دروست کراوە بە ناو خاکی تورکیا تێپەڕێ بۆ بەندەری جیهان بۆ گواستنەوەی نەوتی عێراق و دیارە ئەبێت لەو ڕێککەوتنە ئەوەی ساڵی 1973 دەستەی ناوبژیوانی پاریس دیاری کرابێ بۆ ئەوەی کاگەری هەر کێشەیەک هاتەکایەوە لە بینی عێراق و تورکیا سەبارەت بۆ پرسە بگەڕێنەوە بۆ ئەوێەوە لەوێ ئەم کێشەیە یەکلا بکرێتەوە لە 2014ەوە عێراق پەنای بۆ ئەم دەستەیە بردووە بەڵێ هی 2014 لەو کاتەوە ئەم پرسەیەت و ئەڕات لە ئەم دەستەیە بەڵام وەکو بینیمان لە دوای سەردانەکەی هێن سەرۆگۆزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بۆ تورکیا بڕیارەکە ڕاگەیەنراوە وەگەرنا وەکو باسم کرد ئەوەی باسەکرا لە ماوەی ڕابردوو کە لە کۆتایی مانگی یەکی ئەم ساڵ بڕیارەکە لە دەستەکەەوە درراوە بە سوکاری پابندبوونی تورکیا چیە چونکەوە پێشبین دەکرێت کە تورکیا پابند نەبێت لەبەرەوەی کە سوودمەندێکی زۆر بوو لە نەوتێرێک ساپی راپۆرتی دیلۆیت لە ساڵی ڕابردوو لە 16 داهاتی نەوت بۆ تورکیا بووە هۆکاری ئەم پابندی تورکیا چی بوو بۆ برارەوە پابند بەوەی کە نەوتێرەمی ڕاگرت هۆکارەکەی چی بوو خۆی لەبەرەوەی هەردوو لا خۆیان پابند کردو بۆی کە یعنی ئەو شوێن یەکلاکردنەوەی کێشەکانیان بێ تورکیاش بێ پابند بێ پێی وەگەرنا ڕەنگە هینی پێبژاردننی زیاتری بکەوتایەتە ئەستۆ و بەڵام لە هەمان کاتیشە ئەومان بیر نەچێت ینی سەردانێک ڕوویاوە کە سەرۆگۆزیرانی عێراق ڕۆشتۆ بۆ تورکیا و چەند مەلەفێک باس و خواستی لەسەر کراوە و هەندێک لەم مەلەفانە ئەسڵەن دەسەڵاتدارانی هەرێم ئاگایان لێ نییە یعنی یەکێک لەو مەلەفە ئەساسیانەی کە عێراق ئیشی لەسەر کات ئێستا
و بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم وەکوەوەی کە لە گوێی گایە خەوتبن ئاگان لە پرسەکە نیە ئەو ڕێگایەیە کە عێراق ئێوە دروستی بکە بەندەری فاو بگەێنێ بە تورکیا و ئەوەی بەدواداچوونم بۆ کردووە لەو پلانی کە دایانناوە ئەو ڕێگایە بە نۆ پارێزگایە تێپەڕە کە هیچیان پارێزگاکانی هەرێمی کوردستان نین لە بەسڕەوە دەست پێەکە بۆ مووسڵ ئێستا هەرە بێ بە خاکی هەرێمی کوردستانە تێپەڕێ بەڵام خەونێکی لە مێژینەی تورکیا و عێراقیشەیە ینی ماوەیەکی زۆری ئیشی لەسەرەکەن کە دەرەچەیەک دروست بکەن بۆ ئەوەی کە عێراق بە تورکیاوە گرێ بداتەوە بەبێ ئەوەی بە خاکی هەرێمی کوردستانە تێپەڕێ ینی 2007 زۆر هەوڵی ئەویاندا هەردوو لایەن بە تایبەتی عێراق زۆر هەوڵی ئەوەیدا لە سەردەمی عەبادی بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دژی بوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئێستاش ئەوێت ڕێگایەک هەبێت کە بیبەستێتەوە بە ڕۆژاواوە بۆیە دژی ئەوە بوو بەس دوور نییە لە داهاتووە ئەوەش دیسانەوە ئەوەش بکەن ئەم ڕێگایە دروستکردنی ئەدرێ بە کۆمپانیا تورکیەکان و لە پرس کۆنفرانسەکەی ئۆردۆغان و سوودانیش باسی ئەو ڕێگایە کرا و دوور نییە ئەو خەونەی کە لە مێژە تورکیا هەیەی بەوەی کە بگا بە خەلیج لە ڕێگەی ئەو ڕێگایەوە بێتە دی و هەر ئەوەش نییە تەنها ئەو ڕێگایش نییە کە پێم وایە عێراقیش هەڵەیەکی گەورەکە لەوەی کە ئەم ڕێگایە تەسلیمی تورکیا بکات تورکیا فڕۆکەخانەی مووسڵیشی وەرگرتووە دروستکردنی فڕۆکەخانەی مووسڵیشی وەرگرتووە و ئەمە یعنی گۆڕانکاری گەورە دروستەکە لە ینی جۆپۆلیتیکی ئەم ناوچەیە تورکیا دەستی بگا بەوەی کە بەشێک بێت لەو ڕێگایە و لە هەمان کاتیشە فڕۆکەخانەی مووسڵ تورکیا دروستی بکە و لەگەڵیشیە دەستی بگا بە کەرکووک کە ڕێگاکە بە کەرکووک کاتیاپەڕێ ئەمە خۆی بۆ خۆی بەشێکە لەو معادلەی کە ئێستا هاتوۆتەکە وە پێشبینی دەکرێت کە پێشتر بازگای ڕێکەوتنی 50 ساڵە هەیە لەگەڵ تورکیا واز و پشت لە هەرێم ناکات لە سەڵاتدارانی هەرێم بڵین دروستتر بۆچی ئەمە ڕوویدا ئەو ڕێکەوتنە 50 ساڵیەش چی بوو چی بەسەر دێت کە لەگەڵ تورکیا کرابوو ئەو خەوی خۆش بوو دەسەڵاتدارانی هەرێمیان بینی یعنی ئەبوو لەو خەوە خۆشە خەبەریان ببێتەوە ئەو کاتەی کە داعش ویستی پەلاماری هەولێر بدات فواد حسینیان ناردە تورکیا بۆی تورکیا هاوکاریان بکات بەڵام تورکیا بە هیچ شێوەیەک هاوکاری نەکردن ئەبوو ئەو کاتە لەو خەوە خۆشە خەبەریان ببوایەتەوە بیان زانیایە کە ئەو ڕێکەوتنە 50 ساڵیە ڕزگاریان ناکات جەبا ئێستا با تەواوی کەم عەفو ببوورە بەڵێ بەدڵنیاییەوە تورکیا دەوڵەتە بە دوای بەرژەوەندیەکانی خۆی ئاگەڕێ و تورکیا بەرژەوەندی زیاتر لەگەڵ دەوڵەتانی هاو ئاستی خۆی هەیە و ڕاستە بەرژەوەندی ئابووری هەبوو لەگەڵ هەرێمی کوردستان بەڵامەگەرە و بەرژەوەندیە لە ڕێگەی عێراقەوە مسەوگەر بێ بۆی بە شتێکی کەمتریش لەگەڵ عێراقیکە چونکە ئەسڵەن تورکیا بەهێزبوونی هەرێمی کوردستان بە هی نەزانێ بە هەڕەشە بۆ سەر ئەمنی قەومی خۆی ئەزانێ چون بەهۆی بوونی کورد لە تورکیاوە ئەمە بە هەڕەشە بۆ سەر خۆی ئەزانێ و ئەبێ ئەوە سیرکەین یعنی لە ماوەی ڕابردوو تورکیا سەرکردەیەکی نزیک لە خۆی لە سووریا لە ڕێگەی درۆنەوە کوشت لە هەمووی مانگێک نابێت و ئێستا ئەگەر سووریا ئامادە بێ ڕێککەوتنی لەگەڵ بکە تورکیا ئامادەیە هەموو ئۆپۆزیسیۆنی سووری بفرۆشێ بە نظامی ئەسەد وەکو چۆن مەسەلەن لە پێناوی دروستکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیمارات وای کرد کە کەناڵەکانی ئیخوان لە تورکیا دابخرێن کەناڵەکە ڕاگەاندنەکانی خۆن لە تورکیا دابخرێن بە هەمان شێوە بۆ نزیک بوونەوە لە مسریش یعنی تورکیا ئامادەیە لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆی هەموو شتێ بکات باشە بەزۆکو قەرەبوو ئێستا هەرچەندە ژمارەیەکی ڕاگەندراوی فەرمینیە بە سندێکیان پێشتر حسەن عەبدولجەبار وەزیری پێشووی نەوت باسی لۆکو دوای 34 داوای 34 ملیار دۆلار قەرەبوویان کردووە ئێستا هەندێک ناوەندی ڕاگەیان باسی ملیار و نیوێک دەکەنەوە قەرەبوو دیاری کرابێ ئەگەر دیاریکراوی دەبێت کێ بدایت دەکەوێتە سەر هەرێم وەکو حکوومەتی هەرێم ئەوە پەیوەندیدارە بەوەی کە هەرێم و تورکیا چۆن ڕێککەوتون لەسەر ئەو پرسایە هیچ هەرێم طبعاً ئەوە هەرێم نەیکردووە بەڕاستی ئەوە بە پلەی یەکەم پارتی کردوێتی
من ئەوە شتێک هەیە لەو بارەیە هەر حەزەکەم بۆ جەنابەت و بۆ بینەرانی بەڕێزی پامیشی بگەڕمەوە و کاتێک کە لە سەرۆکاتی پەرلەمانی زۆر بەدوای ئەو ڕێکەوتنە 50 ساڵیەوە بووین داواشمان لە نێچیروان بارزانانی کرد کە ئەو ڕێکەوتنە بێنێتە پەرلەمان وعدیشیدا کە جارێک بهێنێتە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان باسی بکاتەوەوانە باسی وی کرد کە ڕەنگە لە کۆبوونەوەی پەرلەمان نەتوانێت ئەوە ئارسکا بەڵام ڕێگریکردن لێمان ئەوەی کرد کە ئەوە بستێ مەسلەی ئەوەی کە بەدوا دەچون بۆ ئەو ڕێکەوتنە 50 ساڵیە بەڵام جارێکیان چەندی شاندار هاتبوو بە هەولێر لەوێ یەکترمان بینی باسی ئەوم کردوتم لە تورکیا کێ ئەزانێ بۆ ڕێکەوتنە لەگەڵ پرسیارم لێ کردوتم نووسەرێکی تورکە بەڵێ نووسەرێکی ناوداری تورکە و ئەو کاتە نزیکیش بوو لە وەردەکان چەندی سادار وتی ئەوە نییە کە لە تورکیا چەند کەسە زانێ وتی لە تورکیا و لە کوردستانیش 3 کەس و نیو ئاگاداری ئەو ڕێکەوتنە بەڵێ وتم یانی چۆن وتی وتم 3 کەس و نیوەکە چەند وتی یەکیان دوانیان هی لای ئێوە نێچیروان بارزانی و هاشتی هەورامین دانە و نیوەکەی لای ئێمەش ڕەجەب تەیب ئەردۆغان و تەنەریاڵدز ئەو کاتە تەنەریاڵدز وەزیری وزەی تورکیا بوو وتی نیوەکە تەنەریاڵدزە وتی ئەم 3 کەس و نیوە ئەیزانن جا بۆیە ئەمە ئەوان کردوانە ئەبێ یعنی لەو ڕێکەوتنە ئەمانە پابندیان چییە بەرامبەر بە تورکیا ئازانی ئەوەی ڕاگەنراوە لە کەناڵەکانی ڕاگەان ڕەنگە ئەو بەشێک بوو بێت لە سەفقەی ئەوەی کە تورکیا پابند بێ بە قەرارەکەی دەستەکەەوە ئەوە بوو بێت کە بڕی قەرەبەوەکە ئەوەندە بێت کە تورکیا بتوانێت بیا بەس ئێستا بۆ نەوتێرێ قۆناغێکی نوێ لەمە دووە هەرێم وەکو خۆی ناتوانین نەوت هەناردە بکات و ئەگەر هەناردە دەست پێ بکات و سەر ڕاگیراوە دەبێت لەسەر تەجێر سەرپەرشتی بەغداد بێت ئەم هەناردە بەدڵنیایەوە ئەوەی کە ئێستا محکەمەکە پێیگەیشت یعنی ئەوەی کە بڵاو کرایەوە ئەو بڕیارە ئەوەیشی کە تورکیا پابندی خۆی بە بڕیارەکەی دەستەی تەحکیمەکەەوە ئەعلان کردووە ئەوەیە کە لەمەولا لە ڕێگەی بەغاوە ئەو نەوتە فرۆشرێ و یعنی ئەو تا ئەمڕۆژ بەو بەیانیە زووە ینی من ئەوە هەندێک لە وێنەکان بڵاو بۆتەوە ئەوەی جوی سەرنجم بوو هین وێنەکە لە سەعات 9 گیراوە 9 بەیانی بەڵێ بەو پەلە پرۆسکەیە کە ڕۆشتون بۆ بەغدا و ئەوە وەفدێکی پارتی هیچ یەکێک لەلایەنەکانی تری پێکەنەری حکوومەتی شیتیانە بەڵام ئەوە تا هیچ نتیجەیەکی نەبووە لێرە و لەوێ ئەوە بڵاو بۆتەوە کە عراق پێداگری لەسەرەوە کردوکەنەوتەکە پێویستەکان لە ڕێگەی پرسیاری زۆر هەیە لەسەرەوەی ئایندەی کەتینەوە وەکو گرێبەستەکان وەکو داهاتەکەی وەکو ئیدارەدانەکەی ڕوونە چی لێ بەسەر دێت ڕاستیەکەی تا ئێستا ڕوون نییە بۆ چونکە ئێمە بەداخەوە دوو جۆر بەرژەوەندیمان هەیە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانمان هەیە و بەرژەوەندی خەڵکی کوردستانمان هەیە کە ئەمە هەریەکە و لە دۆڵەکە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بەتایبەتی دەسەڵاتدارانی ناو پارتیەوەیە کە نەوت و غازی هەرێم لای خۆیان بمێنێتەوە وەکو کەرەستەیەک بەکاری بێنن بۆ ئەوەی کە وەکو میر مامەڵیان لەگەڵ بکرێ بڕۆن بۆ ئەم دەوڵەتانی خەلیج و کومیر پێشوازیان لێ بکەن بەم لاو بەولایە بڕۆن بۆ داڤۆس عنیاوە نیە وەکو ئەم میرانی خەلیج مامەڵە بکەن کومیر دابش بکەن بە هەڕێک ئاوایە خۆزگە وەکو میرەکانی خەلیج دابەشیان کردایە خۆش گوزارێنیان دروست کردایە بوونی تحتیان دروست کردایە کە ئەمە هیچی ئەمەشیان نەکردووە وە لە هەمان کاتیشایانەوە نەوت و غاز بکەنە کەرەستەیەک بۆ مانەوەی خۆیان و ئەیانوێ بە هەر نرخێک بێت ئامادەن تەنازولی زۆر بکەن بەس تەنها نەوتەکە بە تایبەتی ئێستا چونکە غازێر هێشتا هین نەکراوە ینی بە زۆری ئیسtismاریتیان نەکراوە ئەو نەوتە لە دەستی خۆیان بێڵنەوە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە شوێنێکی ترە یعنی ئەمە نەبووەتە هۆی ئەوەی کە بەرژەوەندی خەڵکی کوردستان مسەوگەر بکە مەسەرەن کاک حەکیم من تۆ بینەرانی ژەکەم بەشایەت ئایا دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان بەو شێوەیە بۆتەوەی ئەوەی کە موچەی خەڵکی کوردستان بە شێوەی کە ڕێک و پێک بدرێ نەخێر ئەمڕۆ 26 دووە خەڵک موچەی مانگی بە عەفو 26 سێ خەڵک موچەی مانگی دوی وەرنەگرتووە باش جگە لەو پاشەکەوت و بەزوو ڕزمانی کە هەیە ئایا بۆتەوەی ئەوەی کە بوونی تحتی لە هەرێمی کوردستانە دروست بێ خۆشگوزەرانی بێتەکایەوە نەخێر ئایا بۆتەوەی ئەوەی کە کارەبایەکی بەردەواممان هەبێ نەخێر ئایا بۆتەوەی ئەوەی کە بنزین و سوتەمەنی و نەوت و ئەوە بە بەلاش بە خەڵک بن یا بە نرخێکی مەدعوم بە خەڵک بن یان بە نرخێکی باش بە خەڵکی بن نەخێر کەواتە ئەم نەوتە سوودی بۆ خەڵکی کوردستان نەبووە بۆ خۆیان سوودی هەبووە بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەیە کە ئەم نەوتە لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ ئیدارەیەکی لامەرکەزی بێ لە چوارچەوەی هەرێمی کوردستان و ئەو پارێزگانی کە نەوت و غازی تیا هەیە و
داهاتەکەی شەفافێ بزانرێ بۆ کێوەڕە و ڕێککەوتن لەگەڵ عراق کرێت. بەس ئێستا بژاردەکان چین کاوی تۆ چکێسە ڕەنگە موچە خۆر بێ بڵێ موچە چی لێ دێت دۆخی دارایی بە هەمان شێوە ئەنی بژاردەکان چین ڕەنگە دۆخێکی سەخت لە ماوەیەکی کاتی بێتەکایەوە بەڵام من پێم وایە ئەوە ڕەنگە زۆر نەخایەنێ. ئێستا دوو سیناریۆمان هەیە، ئایا دەسەڵاتدارانی هەرێم پابەند دەبن بە بڕیاری دادگای باڵای فدرالی کە ئەوە باشترین بژاردەیە. چەند جاری تریش پێم وابێ لە بەردامەکانی جەنابی شەباسم کردووە. خۆزگە پێش دەرچوونی بڕیاری دادگای باڵای فدرالی پێش دەرچوونی ئەو بڕیارە بەهات نایە لەگەڵ بەغا بڕۆشتە لەگەڵ بەغا ڕێککەوتنە ڕێککەوتنێکی متەوازنتریانە کرد. دوای بڕیاری دادگای باڵای فدرالی بیان وتایە مادەم بڕیارێک کە لە دادگاوە دەرچوە ئێمە پابەندین پێیەوە بەڵام ئەبێ بە حەزافیری هاجێبەجێ بکرێت ئەوەش دیسانەوە دەست لە قازانجی خەڵکی کوردستانە. بڕیارەکەی دادگای باڵای فدرالی ئەڵێ چی؟ ئەڵێ نەوت لە ڕێگەی سۆمەوە فرۆشرێ، داهاتەکەی بۆ هەموو خەڵکی عێراقە، داهاتەکەی اتحادیە کەەوە لەگەڵ دەستورە بەتەواوەتیەتەوە ئیدارە هاوبەشە ئیداری حقوقی نەوتوانە هاوبەشە. عراق پیاچوونەوە بەگرێ بەستەکانی نەوت بکات و دوایی تێچوونی کۆمپانیەکانی نەوت لە ئەستۆ بگرێ و بەشە بودجێ هەرێمی کوردستان بە تەواوەتی بدرێ و ئەوەی کە پەیوەندیدارە بە قوتی خەڵکەوە بە تەواوەتی بدرێ. ئەمە لە ساڵحی خەڵکی کوردستانە. خۆزگە ئەوان جێبەجێ بکردایە یەکسەر بیان وتایە ئەمە جێبەجێکەین. طبعا ئێستا بەدڵنیاییەوە ئەمەش گیرروگازی بۆ دروستە بێ هەروە بە لە دوای دەرچوونی ئەم بڕیارەوە ئەمەش گیرروگازی بۆ دروستە بێ و عراق ئێستا ڕەنگە مەرجەکانی قورسرە بێ بەڵام بڕیاری دادگای باڵای فدرالی ملزەمە بۆ عراقیەکانیش. باشترین دەرەچە بۆ ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەوەیە کە بڕیاری دادگای باڵای فدرالی جێبەجێ ببێ و بەو شێوەیە داهاتەکان لە عراقەوە بێتەوە بۆ خەڵکی کوردستان. ئێمە لە 2003 بۆ 2000 کۆتایی 2013 نەوتێکی واژ لە هەرێمی کوردستان بەرهەم ناتەوە و نەوتەیشی بەرهەم هاتووە کەس نازانێت نە شیرینیەکەی چی لێ هات نەداهاتەکەی ئەو کاتە چی لێ هات. یعنی ئەو چەند ملیاری کە باسی شیرینی نەوت بوو بەڵێ 5 ملیار هەندێک یانە و 6 ملیارە کوچی کەس نازانێت چی لێ بەسەرات. بەڵام تا ئەو کاتە نەوتیشمان نەبوو بەڵام لە بودجێ لە عراقەوە هات بە شێوەیەکی ڕێکوپێک و بوژانەوەی کە لە هەرێمی کوردستان هاتبێتە کایەوە هی ئەو سەردەمەیە هی ئێستانی چکەی نەخێر هی ئەو بەرپرسێکی حکوومەت ئەو ئاوادانی بنەوە دروست کراوە. ئەوە کاتی خۆشی کە ڕەخنەمان لە ئاشتیورامی گرت کە لەسەر ئەو سیاسەتی نەوتیە بیرە نایە لە مؤتەمەرە سەحەفیەکە وتی ئێوە بۆ دژی وڵاتی خۆتانن ئەو کارەبایە لە چیەوەیەوە باسی ئەوەی کە کارەبا عیبە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دوای 30 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان لەم زستانە شەوی وا هەبووە 3 ساعت کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان هەبووە. ئەمە کارەبا و ئەمە خزمەت گوزاری و بزانە خەدەمات و ئەوە بزانە تەندروستی کردی تەندروستی بزانە کەرتی پەروەر هەموو کەرتەکانیان وێران کردووە. جا مەبەستم لە چییە؟ مەبەستم لەوەیە کە باشترین سیناریۆ بۆ ئێمە ئێستاش ئەوەیە کە بڕیاری دادگای باڵای فدرالی جێبەجێ بێ. بەڵام ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یعنی ئەمە جێبەجێ نەکەن بەدڵنیاییەوە تووشی کێشابنەوە و ئەم هەرێمە بەسەر خۆشیان ئاڕوخێن و بەسەر خەڵکیش ئاڕوخێنن. یعنی بۆ ئەوەندە مەترسیەکان زیادی کردووە بەدڵنیاییەوە مەترسیەکان ئێجگار زیادیان کردووە و دەرچوونی ئەم قەرارە لەم کاتەیە هین نییە یعنی بە شێوەیەکی سوتفە نییە کە لەگەڵ راپۆرتێکی دەوری وەزارەتی دەرەوەی ئەمریکایە. طبعا راپۆرتێکی دەوریە بەڵام ئەم جارە یعنی ئەمریکەکان خۆشیان گرنگیەکی زۆریان پێدا پێش بڵاوکردنەوەی ئەو راپۆرتەش شتێک کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لێی تێنەگەیشتن ئەوە بوو کە پارێزەری گیراوانی بادینان بانکرا بۆ ئەمریکا بانگێش کرا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا خەڵات کرا لەسەر پارێزەری گیراوانی بادینان. یعنی وابزانم دوو کەس یا سێ کەس بوو لە ئاستی هەموو دنیا خەڵاتیان وەرگرت یەکیان ئەو بوو. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەمە تێنەگەیشتن و پێم وایە ئەمە سوتفەنیە لەم کاتەیە ئەم قەرارەش دەرچووە. بۆیە ئێستا یعنی کۆمەڵگای نێودەوڵەتی خەریکە دەسەشوە لەم دەسەڵاتداریەی هەرێمی کوردستان لە کۆمەڵگای نێودەوڵەتیکان و کاریمانەوەی ئەو بارودۆخە ڕەنگە جەنابەت کاتێک کە ڕێگریتان لێکرد لە پەرلەمان هەڵوێستێکی ڕوونیان نەبوو لە کات درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێم ئەوان هۆکاریم بەشێک نین لە بەدڵنیاییەوە ئەوان ئەگەر ئەو ڕۆژەی کە ئێمە ڕێگریمان لێکرا هەڵوێستێکی ڕوون و ئاشکرایان هەبوایە ئەوە بەدڵنیاییەوە پارتی نەیەتوانی ئەوە بکە مەسعود بارزانی نەیەتوانی ئەوە بکە. بەڵام
ئێستش نەچۆ بچێ یعنی ئێستاش کە کۆمەلگای نێودەوڵەتی ئاوەڕێک لەم پرساداتەوە هەر دیسانەوە گرنگە بۆ ئێمە بەڵام من لەگەڵ ئەوەم کە ئێمە ئەوەندەی تەرکیزمان لەسەر ناوخۆیە ئەوەندەی تەرکیزمان لەسەر خۆمانە لەسەر قاچی خۆمان ڕابوەستین ئەوەندە تەرکیزمان لەسەر دەرەوە نەبێ بەس ئەوە ئەبێ بزانین کە یەکێک لە بنەما سەرەکیەکانی دروستبوونی هەرێمی کوردستان قەواری هەرێمی کوردستان لە دوای 91ەوە ساڵی 1991 بریتی بۆ لە پشتیوانی نێودەوڵەتی ینی ئەگەر بڵێن دوو ڕەکیزەی سەرەکی هەبووە یەکێکیان بریتیوە لە پشتیوانی نێودەوڵەتی کە خەڵک یەکەمیانەوە بوو کە خەڵک نظامی بەعسی قبول نەبوو ڕەوە گەورەکەی کرد و لە دوای ئەوە کە زانیان خەڵک بەوە قبول نییە ئەو پشتیوانی نێودەوڵەتە دروست بوو نەمانی ئەو پشتیوانی نێودەوڵەتیە ڕەکیزەیەکی سەرەکیە بێ بۆ وێرانبوونی ئەوەی کە ئێستا هەیە. بەسی راپۆرتی نێودەوڵەتیەکان کرد ئەو راپۆرتی کە زۆر دەسەڵاتدارانی هەرێمی نیگەران کردبوو ئەوەی فۆران پۆلیسی بوو کە باسی کردون ماڵە کارتۆنێکی هەرێم لە داڕوخاندایە بەهۆی نەرەتپەروەری شکستی دێموکراسی و ئابووری. هۆکاری قەڵەزبوونیان چی بوو ینی پێ وایە تۆ خۆت بە کارتۆنی دەزانیم حکوومەتە ئەزانی کاک حەکیم بەداخەوە ئەمانە خۆیان زۆر بچووکن بەداخەوە ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان زۆر بچووکن. بۆچی بچووکن؟ ینی ئەوە خۆی ئاەتێکی قورئانی هەیە باس لەوە کە موسڵمانان لە نێوان خۆیانە زۆر متەواضعن بەڵام لەگەڵ دەرەوەی خۆیانە زۆر هینن بەوی قاڕەوەن بەڵام ئەمان ڕێک بە پێچەوانەکەوە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو دەنگانەی کە یعنی بە درێژایی نزیکەی 20 ساڵە هاوارەکەین داواکەین ئەم شێوازە حکومڕانیە چارەسەر بکرێ زۆر بەلووت بەرزانە بە شێوازێکی ناشرین لووت بەرزیەکی بێناوەڕۆک. یعنی من ئێستا کە سەیری ئەمانەکەم کە بەلووت بەرزی و قساکەن یعنی هینە یعنی زۆر بەلامەوە سەیرە چونکە ئەزانم ناوەڕۆکیان بۆشە لە ڕووی علم و سەقافەتەوە ناوەڕۆکیان بۆشە لە ڕووی ئەدا و کارکردیانەوە ناوەڕۆکیان زۆر بۆشە لە ڕووی مێژوویانەوە ناوەڕۆکیان زۆر بۆشە بەڵام سەیری کە چەند بەلووت بەرزانە مامۆڵە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانەکەن کە راپۆرتێکی ئەوە تەمان ئەو راپۆرتە نووسری ینی ڕۆژنامە نووسێک لێرە لە سلێمانی دانیشل ئەو ئامادەی کردووە بەڵێ ئینگلیز بەڵام ئەوەی ئینگلیزە لە فۆرم پۆلیسی بڵاو بووەتەوە بزانێت چۆن بەلەرز بە زەلزەلەی هێناون جا لەبەرەوە ئەمانە جۆرێک کە سوکایەتی بە هەرێم کەوتویتی هەرێم کارتۆنیە تۆ چۆن دەیبین حکوومەتێک وەکو حکوومەتەوەکو هەرێم ناوەکو حکوومەتەکە بە کارتۆنی دەیبین. ئەزانی ئێمە من جارانی تریش باسی ئەمەم کردو ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتی نیشتیمانیمان نییە ئێمە کۆمەڵێک دەسەڵاتی ئەمری واقعمان هەیە کە دەسەڵاتی ئەمری واقعی حیزبی و بنەماڵەیین یعنی ڕوون و وازە حەقۆ ئێستا مەسەلەن مەسرور بارزانی هەر بڕیارێک دەربکە ئایا لە سلێمانی جێبەجێ بێ نەخێر نێچیروان بارزانی کە خۆی بە سەرۆکی هەرێمە زانێ هەر بڕیارێک دەربکە مەسرور بارزانی پێوەی پابند دەبێ مەسەرەن من یەک نمونەت پێدەم یعنی لێکێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەپێی یاساکەی ئەوەیە کە ئەبێ ڕایشکاری ئاسایشی نیشتیمانی دابنرێ توانیوێتی نێچیروان بارزانی توانیوێتی دایبنێ ئەنجومەنی ئاسایش بەڵێ ڕایشکاری ئەنجومەنی ئاسایش دایبنێ کێ ڕایشکاری ئەنجومەنی ئاسایش نەخێر نەیتوانیەوە دایبنێ چکە ئەو ویستێتی برایەکی دابنێ بەڵام مەسرور بارزانیش ویستێتی برایەکی دابنێ ئەمە ئەسڵی خلافە ئەمە ینی قەراری نێچیروان بارزانیش دای مەسرور بارزانیش ناخوا ینی ئەوە ئامۆزان جا لەبەرەوە ئێمە ڕژێمێکی حکومڕانیمان هەیە کە پێک هاتووە لە سوڵتەی ئەمری واقعی کۆمەڵێک کەس و کۆمەڵێک بنەماڵ باش بە زمانەی کارتۆن چێکە لە هەرێمی کوردستان وەکو ئەزانی ئەمانە ئەزانی چۆنە ینی تێناگەن لەوەی کە لە چی ئەمە دیسانەوە ماگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەمانە معریفیان نییە یعنی تێناگەن لە چ ژینگەیەکان و دەوروبەرەکان چییە چۆنە و چی ئەبێتەوەی هۆکاری قووەت و چی ئەبێتەوەی هۆکاری لاوازبوون یعنی مەسەرەن تۆ هۆکاری قووەت چییە یعنی دوو جۆر هێزمان هەیە هێزی ڕقمان هەیە و هێزی نەرمان هەیە هێزی ڕقمان وەرە هێزی ڕقی ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو پارچەیە و ئەوە بەراوردی کە لەگەڵ هێزی وڵاتانی دراوسێمان هیچ کات هیچ ناکات ئەوە تورکیا درۆنی دروست کردووە ئێستا شەڕێک لاک شەڕ نەک شەڕەکانی تورکیا شەڕی وڵاتانی تریەک لاکاتەوە مەسەلەن درۆنەکانی تورکیا شەڕی ئازەربایجان و ئەرمینیان یەکلا کردەوە ئێران ساڕوخی دروست کردووە ئیسرائیل لێ ترسێ باشە کەواتە تۆ لە هێزی ڕقا هیچ نیت هێزی نەرممان هەبوو
کەویش بریتی بوو لەو پشتیوانی نێودەوڵەتی کە بۆ هەرێمی کوردستان هەبوو بە نەزانی خۆیان بە گەندەڵی بە نەشارەزایی ئەو پشتیوانی نێودەوڵەتیشان نەهێشتووە بە نەبوونی دیموکراسی بە دروست نەکردنی موسسات بە دروست نەکردنی ژێرخانی ئابووری بە دروست نەکردنی سوپایەکی نیشتیمانی بە گەندەڵی بە ناشەفافیت بە پێشێلکردنی ماف و ئازادیەکان بە پێشێلکردنی دیموکراسی ئەو پشتیوانی نێودەوڵەتیشان نەهێشتووە کەواتە تۆ هێزت نییە بۆیە من پێتەڵم ئەڵێم ئەمانە غرورێکی درۆزنانیان هەیە غرورێکی ناوبۆشیان هەیە کە هیچ ناوەڕۆکەی بۆشە بۆیە کە بەرامبەر پیانەڵێ کارتۆنیت زۆر سەغڵەتە بن چونکە خۆشیان ڕەنگە هەست بکەن کە فعلەن وایە کارتۆنی باش دەدەقێکمانەوەگەر بە کوردچەم سارێکی سوپاس دەکەم سەبارەت بە پشتی هەرێم ئێستا مادەم نەوتەکە ڕاگیراوە بەرز دەڕێدەی بۆ نەگە هەنادەکرێتەوە سێ دەژێت سەرپەرشتی سۆمەوە بێ وایە ئەی پشتی هەرێم چی لە بەسەر ئێستا ڕەنگە خەڵک خەمی موچەی بێت چی بکرێ بۆی کە زوو ئەم کێشەیەکلا بکرێتەوە و بوجە لە عێراق بێت چکە سەباز باسی پشتێرێم دەکرێت لە کۆی بوجە 15 بۆ 16 تریلیۆن بێ بوجێ عێراق نەیمانگانە سەروی تریلیۆنێک دەی چۆن ئەو ڕێکەوتنە بکرێت ئەزانی ئەوە وەساوەتە سەرەوەی کە ئەو کارکتەرانە چۆن مامەڵاکەن وە کارکتەرێک کە غایبە وەم نەمەوێت زۆر لەسەر ئەمە پۆستم کارکتەرێک غایبە کە ویش خەڵک خۆیەتی ئەی خەڵک دانیشێ ئەم دەسەڵاتدارانە هەروە کۆنتترۆڵی وزەی هەرێمی کوردستانەکەن و لە قازانجی خۆیان بەکارێنن و نانەوە لەگەڵ بەغاڕێکەون لەگەڵەوەی لەبەرەوەی کە ئەو نەوتە بەدەست خۆیانەوە بێ وەکو باسم کرد ئەوەش بۆ ئەوە بێ وەکو میر مامەڵە بکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئایا خەڵک ئەمە قوڵەکە ئایا هێزەکانی دەروی پارتی ویکەتی چیەکەن چیەکەن ئێستا کاتی هەڵوێستە ئێستا کاتی هەڵوێستە پیان بڵند ستۆپ کۆتایی بەسە یعنی ئەگەر بەڵێ ئێستا باشترین دەرفەتە بۆ ئەوەی هاوپەیمانیەکی بەرفراوان لە هەموو هێزە چاکسازی خوازەکانی دەرەوەی پارتی و یەکێتی دروست ببێ بە بەشداری هەموو کەسایەتیانی کە بڕوان بەوە هەیە لە دەوری پرۆژەیەکی چاکسازی سەڵات دەبن بۆ ناگەر پرۆژەیەکی بەدیل هەیە ئەزانی هەندێک تازە خەریکەی تر لە دەزەوانیش دەرەچێ معادلەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە من بەتەواوەتی لەگەڵەوەم کە فشاری مەدەنی و فشاری دیموکراسی بە مطلقاً دژی بەکارهێنانی توند و تیژیم بۆ یەکلاکردنەوەی پرسە سیاسیەکان و ئەوەی بەم ڕۆژەی گەیاندوین ئەوە بووە هەر لە بیدایەتی هەڵگرتنی چەک دژ بە ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق ئێمە ناچار بووین سیاسیەکانمان خەڵکە خوێنەوارەکانمان ناچار بوون مەسیری خۆیان بنە دەست چەک بەدەست و بەم ڕۆژە گەیشتین و بەدڵنیاییەوە پەنابردن بۆ توندوتیژی ئەمان گەێنێتەوە ئەو دەوامەیە بەڵام بە فشاری مەدەنی بەکارکردن بۆ ئەوەی هەڵبژاردننی نەزیه لە هەرێمی کوردستان بێتەکایەوە ئاڵوگۆڕی ئاشتانی دەسەڵات بێتەکایەوە من دڵنیام کە پاش ڕۆژێکی ڕوونمانەبێت باشە بەزووکو بۆ زامنکردنی بوجەکە هەرەرکی دەبێت چێ بێستە بن خەمی لێ بخوا لە دۆخی داراییەکە چکە ڕەنگە ئەوانکو بە ڕێزوت بیانێ نەوتەکە لە دەستخۆیان بمێنێتەوە ئەگەر بۆیان بکرێ ئەوە ئێستا کۆمەڵک فراکسیۆنن لە ئەنجومەنی نوێنرانی عێراق و ئەوان دەتوانن ڕۆڵانە بێ یەکێتیش دەتوانێت ڕۆڵی هەبێت لەم پرسیارە ئێستا یەکێتی خۆی دیعایەوەکە کە دژی ئەو سیاسەتە نەوتەیە بەڵام فەرمونون ئێستا کاتی ئەوەیە کە یەکێتیش هەڵوێستی هەبێ دژ بەوەی کە ئەمانە نەوت بەکاربێنن بۆمانەوەی دەسەڵاتی خۆیان و ئەمە تاقیکردنەوەیە کە لە بەردەم ئەم هێزانە کە چۆن مامەڵاکە جگەلەوەی کە خۆناوی نوێی ئابووری لە کوردستانی تەکایە بۆی ئەوەی کە نەوت ڕابی گیرێ یاخود حکوومەتی هەرێم کۆتایی پێبێ و دەسەڵات هەرێم نەوت بفرۆش قۆناغێکی سیاسیش دێتە ئاراوە چکە ڕەنگە بڵێن ئەم هاوکێشە سیاسی کە بەرەنجامی نەوت بێ بەرەنجامی پارە بێ لە دەستی کۆمەڵێک دەسەڵاتدار با چاوەڕێی قەراری محکمەی اتحادی بکەین بزانین چۆن بڕیارەدات لە مەلەفی تەمدیدی پەرلەمان من بە دووری نابینم کە قۆناغێکی سیاسی تازەش لە کوردستان بەڕێوەیە 29 مانگ سێ ڕۆژی تر دانیشتنی دادگای فێدراڵی بەڵێ دانیشتنی سکاڵە تۆمار کرد بەڵێ بەس ئەم جارە شەر درێژ ناکرێتەوە پێم وایە جار درێژ کراوە بەڵێ وا تەسەوڕەکەم پێشبینی خۆمە من ناتوانم یعنی بە تەواوەتی پێشبینی ڕوتی دادبینیەکە بکەم بەڵام وا پێشبینیەکەم ئەمە دو دانیشتنی دادبینی بێ و ئیتر دایبنێ بۆ بڕیار دادگاکە دایبنێ بۆ بڕیار چونکە شتێکی ئەوتۆ نەماوە لە مەلەفەکەیە قۆناغە سیاسیەکە چییە هەندێک لێکە هەمەژەمان پێ بڵێ کە
پێم وایە ئەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم شێوازە چەتەگەریە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بەردەوام نابێت و باشترین ڕێگا هێنانەکایی ئاڵوگۆڕێکە لەو دۆخەی کە ئێستا هەیە بەڵام ئەمە پێویستی بەوە هەیە کە هێزەکانی دەرەوەی ئەم سوڵتەیی هەرێمی کوردستان باش خۆیان ڕێبخەن بۆ قۆناغە تازەیە و لە مناکەفاتی حیزبی شخصی بەرتەسک بێنە دەرەوە و لە ئاست ینی بەرپرسیارەتی ئەو قۆناغەیە بن پێم وایە ئەگەر ئەمە بێتەکایەوە ئاڵوگۆڕ لە هەرێمی کوردستان نزیکە دوور نییە بە شتێک ئاڵوگۆڕ لە هەرێمی کوردستان نزیکە ئەگەر پێداگر بین لەوەی کە هەڵبژاردن بە هەموو نرخێک پێی ڕازی نەبین هەڵبژاردننی داهاتوو بە هەموو نرخێک پێی ڕازی نەبین یعنی ئێستا پارتی دیاکە کە یەکێتی ناوی هەڵبژاردن بکرێت کە ڕەنگە بەشێکی زۆری ڕاستە بەڵام پارتیش ڕاست ناکات لەوەی کە ئەوێ هەڵبژاردن بکرێ پارتی ئەوێ هەڵبژاردن بکرێ بە مەرجەکانی خۆی بۆیە نابێت ڕازی بین هەڵبژاردن هەروەکو جارەکانی پێشوو ئەنجام بدرێ بەڵکو هەڵبژاردن پێویستەکات لە جەوێکا بکرێ کە خەڵک ئازاد بێت چۆن دەنگەدا و هێزی چەکدار بێلایەن بکرێ و هەولێر ئاسایی بکرێتەوە لەژێر سەیطرەی هیچ هێزێکی دیاریکراوە نەبێ و ئەو کاتە خەڵک بڕاتە سەر سندوقەکانی دەنگدان ڕێگای گۆڕانکاری ئەمەیە باش بەس 11 دیاریکرا بوو ئەمڕۆ لە سەرۆکیێرێنەوە هەردە 11 2020 ئەوش بەشێکە دیسانەوە لە ململانەکانی بینی پارتی و یەکێتی ینی دیارکردنی ئەوش بەشێکە لە ململانەکانی بینی پارتی و یەکێتی و ینی بەشێکە لە دەستشکانەوە ینا قیمەتی نییە جاری پێشوش ڕۆژی هەڵبژاردنیان دیاری کرد بەڵام لەبەرەوەی ئێستا جاری هەر کۆمیسیۆن نییە و یاسای هەڵبژاردن یاسای هەڵبژاردنمان هەیە بەڵام یاساکە کۆنە ئەوە پەرلەمانیشان تەمدید کرد بۆەوەی کە عەلەساس یاسای هەڵبژاردن هەموارەکەن بەڵام ئەوەشان نەکردووە بۆیە نەکەوتونە سەر کۆمەڵی خاڵ یاخود پێشنەوە هەیە من نازانم بڵاوکراوە لەسەر فرەبازنەیی لەسەر تۆماری دەنگدەرانی عێراق بەکاربێ کۆمیسیۆنی ئێستا و خۆی کارا بکرێتەوە دەستگای هەڵبژاردننی پارتی و یەکێتی ئەم ئیتفاقیان بڵاو کردەوە کوا لەسەر ئەرزی واقعچی هەیە ئێستا پەشیمان بوونەوە دەبینی ئەو یعنی لە لێرە و لەوێ بیستین کە بەڵێ پەشیمان بوونەوەیەوە من پێم وایە ئەم بڕیاری ئەم یەک دوو ڕۆژەش دیسانەوە کاریگەریە بێ زۆر تاکید دەکەیەوە بڕیارە یەقینی تێ بڕیارێک دەدرێت هی دادگای باڵای فدرالی ئەزانی من یەقینی تەواو نییە چونکە ناتوانانی پێشبینی بۆ ناتوانانی خۆت بخەیتە شوێنی دادگا بەڵام ئەوەی کە ئێمە ئیشمان لەسەری کردووە لەو داوایە لە دادگای باڵای فدرالی چاوەڕێوەکەین کە یعنی هەرجگەلەوەی کە مەسلەی تەمدید و هەڵوەشانێتەوە بەڵام لە هەمان کاتیشە بڕیارەکە ئەوە لە خۆ بگرێت کە نەزاهەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان سەوگەرکە هیوادارین دادگا بۆ ئاراستەیە بڕیار بدات باشە ئەی سوار بە کورتی سوپاسەکەم پەیوەندەکانی هەرێم بەغدا لە مەدوواچی بەسەردەی 4 مانگەنەوە بەرنامەمان کە بەرەزووتر ڕەنگەمانکە هەنگوینێکە کۆتایی پێ بێت چی ڕوودەدا لە مەودووە بۆ نمونە ئەزانی لە زووەوە بارەکە لا سەنگ بووە بەلای عێراقا لە سەردەمی ڕفراندۆمەکەەوە ئەمە دروست بووی تر یعنی بەردەوام هەڕێم لە لێژیەوە درێژەدان بەم حکومەی ئێستای هەرێمی کوردستان وە گوێنەگرتن لە خەڵک لە هەموو ئەو دەنگە دڵسۆزانی تەخوینیانە کردین یعنی بە بەردەوامی ئێمەمانانان تەخوێن کردووە لە کاتێککە ئێمە زۆر بە دڵسۆزی ئەمانوی زۆر دۆخیێرێن بەو شێوەی لەنەیە بۆیە ئەو پەیوەندیە لاسەنگ بووە زۆر لاسەنگ بووە عێراق ئێستا زۆر زیرەکانە قسەی خۆشیان بووەکە بەڵام مەلەفە قانونیەکانی خۆیان هیچ مەلەفێکی قانونی خوانیان واز نهێناوە لەو کاتی کە باسی ئەوانە کرد کە ڕێککەوتنیان کردووەمانە بەڵام ئەوان بەردەوامن لەسەر مەلەفە قەزایەکانی خوان نە ئەوە تا لەوەی پاریس بەردەوام بوون لە بەغداشت بەردەوام بە کورتی کاردانەوەیان بۆ نەر بووەم جارە لە بەرامبەر دەستی ناوژوانی پاریس لەبەرەوەی ئەمانە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن ئاین دەشیان باش نبینی بەدڵنیاییەوە ئەمانە لەو تایپەی ڕژێمە حکومڕانیەکانی ئەم ناوچەیەن کە کێشە بە کێشە چارەسەرەکەن هەڵە بە هەڵە چارەسەرەکەن و لە ئەنجامی ئەمە کێشەکان قوڵە بێتەوە لە ناو کرمۆڵیەکە لە پڕدا ڕوخێ سوپاسیان بەدەبوون دەکەین بەڕێز دکتۆری سوب محەممەد زۆر سوپاس هەر بژیت سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان